بەتوندی ناڕزایی خۆمان دەردەبرین لەسەر ڕەفتاری تاگڕەوانەی بەڕێز ڕاکان سەعید پارێزگاری کەرکووک بە وەکالەت. هەموو کار و ڕەفتارەکانی دژ بە کوردی کەرکووکە بە گشتی و بە تایبەتی گوندە کوردنشینەکان هەر جارەی بە بڕوو بیانوێت. جارێکانی عەرەب ئەدات بۆ گەڕانەوە بۆ ناو شاری کەرکووک بە مەبەستی تعریفکردن، جارێک گەڕانەوەی عەرەبە هاوردەکان بۆ گوندەکانی سەر بە داقووق دەبێت سەرگەڕان لەیلان بە مەبەستی گۆڕینی باری دیموگرافیای پارێزگاکە. جارێکی تر وەرگرتنەوەی پۆستە کارگێڕەکانی کورد لە فەرمانگە گشتیەکان و دیوانی پارێزگا بە ناوی تەوازنەوە. لە ڕێکەوتی 1/2/2019 بێجێدانە ڕاو بۆ چوونی کورد داواکاریەکانی لیستی برایەتی کۆنووسێکی مۆر کردووە لەسەر دوورخستنەوەی بەرپرسە کوردەکان کە لێپرساوی بەشەکان و شعبەکانی دیوانی پارێزگار کەرکووک دەگرێتەوە بە هاوکاری چەند ئەندامێک لە عەرەب و تورکمانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ئەم جۆرە ڕەفتارانەی پارێزگای کەرکووک بە وەکالەت دژی یاسای و دەستور و تەوافقاتی سیاسی و پێکەوە ژیانی نەتەوەکان. دوورخستنەوەی کورد لە پارێزگای کەرکووک دەچێتە خانەی دەمارگیری و بیرکردنەوەی تەسک و بە عەقڵیەتی شۆڤێنی دەبێتە هۆی تێکدانی بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی. وا بۆ ماوەی 15 ساڵ زیاترە ئێمەی کورد سیاسەتی برایەتی و پێکەوە ژیان پەیڕەو دەکەین لەگەڵ هەموو نەتەوەکان. بەڵام بەداخەوە ڕەفتارەکانی ئەم دوایەی پارێزگاری بە وەکالەت بەرەو پشێوی و ململانەی نێوان نەتەوەکانمان دەبات.